ئەوەی کە بەڕاستی کە ئامانج و ئەنجامی ڕوون نەبوو خۆپیشاندان و ناڕزایەتێ بەردەوامەکان بە تایبەتی لە 2023 ئێمە هەتا مانگی 2024 واتە 5 دانە مانگی ڕێک خەڵک هەموو یەکشەمەیەک و ڕۆژانی تریش تەبعا ناڕزایەتی هەر هەبوو بکەم تا زۆر ئێمە لەسەر جادە بووین داوای بەڵام شێوەی داواکردنی مافەکانمان شێوەی ناڕزایەتی خۆپیشاندانەکانمان ئەکید هەڵەیتیایە ئەکید ئێمە ئەگەر هەربین هەموو ڕۆژێ خوای ئەکرد 100,000 کەس دەچوە سەر جادە ئەرکەکەی کارەکەی ئێمە هەر ئەوە بێ بچینە بەر تەربیە خۆ هەر تەربیە نییە هەر مامۆستانیە کە بێموچەیە خۆ لەسەر جادە هەر مامۆستای لێ نییە وەلو مامۆستا زۆرترە من هیچ لە شەئن و لە هیلاکی لە پێگەی مامۆستا کەم ناکەمەوە لە موقعی ئەوان و لە شێوەی ناڕزایەتی ئەوان و داخستنی دەرگای خوێندنگاکان کەم ناکەمەوە بەڵام لە هەمان کاتا خانەنشین تیا بوو فەرمانبەری تیا بوو کاسبکاری تیا بوو هەمووی ڕێچکەی سەر جادە گرتەوە بەڵام شێوەی کارەکەمان خەڵەت بوو هیچمان دەست ناکەوێ موچەکانمان ڕاست ناکرێتەوە شێوەی ئاعترازەکەمان ئەبێ بگۆڕین ئێمە چەنەها دائیرەمان هەیە داهاتی هەیە ئێمە زۆر بووین ڕۆژی واه بۆ گەیشتوینەتە 9,000 کەس هاوارم کردووە بابی جان بە هەر 500-600 کەسمان 1000 کەسمان بچینە بەردەمی دەرگای دائیرەیە کە داهاتی هەیە بیگرین حەقی پارەمان نەبێ پەلاماری پارە نین هیچ شتێکی خراپ نەکەین هیچ چۆنە بەردەباران نەکەین شتی خراپ نەکەین بەڵام بە دەرگای دائیرەکانی کە داهاتی هەیە بیگرین بڵێن ئەم پارانە ئەم داهاتێکەیەتە ئەم دائیرانە ئێمە ناڵین بڕواتە دەرەوە ئەبێ بزانین بۆ چییە معنای نییە دایری کارەبا بە ڕۆژانە بە ملیۆنەها دیناری لێچێتە دەرەوە بەڵام فەرمانبەرەکەی بە 3 مانگ مەعاژۆر ناگرێت